أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم، وشر الأمور محدثاتها، فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ثم أما بعد، برایان و خوشکانی بەڕێز، خوای گەورە هەر عیبادەتێکی فەرز کردبێتە سەر بەندەکانی ئیلا مەرجی بۆ داناوە، ئیلا شەرتی بۆ داناوە بۆ ئەنجامدانی. بۆ نمونە نوێژ ئەگەر بێت و دەست نوێژت نەبێت ناتوانیت ئەو نوێژە بکەیت. و هەروەها زەکاتدان، و هەروەها ڕۆژوگرتن، و هەروەها حەج و عومرەش، هەر یەک لەم عیباداتانە مەرجی خۆی هەیە بۆ ئەنجامدانی. تەنها یەک عیبادەت نەبێت، تەنها یەک پەرستن نەبێت کە هیچ مەرجێک نییە بۆ ئەنجامدانی. لە هەموو کات و ساتێکدا و لە هەموو بارودۆخێکدا تۆ بۆت هەیە ئەو عیبادەتە ئەنجام بدەیت. ئەو عیبادەتە چییە؟ ئیمامی ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت خۆی دەفەرمێت: إن الله لم يفرض عبادة على عباده إلا وحد له حدا إلا الذكر. واتا خوای گەورە، ئیمام ابن عباس دەفەرمێت خوای گەورە هەر عیبادەتێکی فەرز کردبێتە سەر عەبدەکانی خۆی ئیلا سنووری بۆ داناوە، ئیلا مەرجی بۆ داناوە، ئیلا شەرتی بۆ داناوە بۆ ئەنجامدانی. تەنها یەک عیبادەت نەبێت کە هیچ شەرتێک نییە بۆ ئەنجامدانی و هیچ سنوورێک نییە بۆ ئەنجامدانی، ئەویش یادی خودایە، ئەویش زیکرکردنە. دەستنوێژت هەبێت، دەستنوێژت نەبێت، بۆت هەیە زیکرکەی. تەنانەت ئەگەر لەشگرانیش بیت، بۆت هەیە تۆ زیکرکەی، بۆت هەیە یادی خودا بکەی. بۆیە تۆ فەرمانت پێکراوە لە هەموو بارودۆخێکدا تۆ یادی خودا بکەی. کاتێک ئەخەویت یادی خودا دەکەی، کاتێک هەڵەسی لە خەو یادی خودا دەکەی، کاتێک ئەچیتە سەر ئاو پێش ئەوەی بچیتە سەر ئاو، چونکە لەسەر ئاو یادی خوای گەورە ناکەی، پێش ئەوەی بچیتە سەر ئاو یادی خودا دەکەی، دەرەچیت لەسەر ئاو یادی خودا دەکەی، جل دەکەیتە بەرت زیکر دەکەی یادی خودا دەکەی، جلەکانت دادنەی یادی خودا دەکەی، نان دەخۆی یادی خودا دەکەی، تەواو دەبیت لە نان خواردن یادی خودا دەکەی، دەرەچیتە دەرەوە یادی خودا دەکەی، سواری سەیارەکەت ئەبیت یادی خودا دەکەی، دەڕۆی بۆ بازار یادی خودا دەکەی، دەیتە ماڵەوە یادی خودا دەکەی، تەنانەت کاتێک دەچیتە لای خێزانت تۆ یادی خودا دەکەی. ئەها سەیرکە زیکرکردن لە هەموو کات و ساتێکدا خوای گەورە فەرمانی پێت کردووە کە تۆ یادی خودا بکەی. ڕەحمەتتان لێبێ براکانم، مەجال بدەن ئەو برایانە بێنە ژوورەوە، تۆزێ وەرنە پێشەوە براکانم. بۆیە براکانم، باشترین و پاکترین و چاکترین و خۆشەویستترین عیبادەت لە لای پەروەردگارمان بریتیە لە زیکرکردن، بریتیە لە یادی خودا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام خۆی دەفەرمێت لە حەدیثێکی صەحیحدا کە ئیمامی ترمذی ڕیوایەتی دەکات، دەفەرمێت: ئەلا ئونەبئکم بخەیری ئەعمالیکم وأزكاها عند مليككم وأرفعها في درجاتكم وخير لكم من إنفاق الذهب والورق وخير لكم من أن تلقوا عدوكم فتضربوا أعناقهم ويضرب أعناقكم. قالوا بلى يا رسول الله صلى الله عليه وسلم. قال ذكر الله تعالى. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی ئایا پێتان بڵێم چ کردەوەیەک لە لای خوای پەروەردگار باشترین و پاکترین کردەوەیە و ببێتە مایی ئەوەی پلەکانتان بەرزەوە بێت لە لای پەروەردگارتان و خێرتر بێت بۆ ئێوە لە بەخشینی زی و زێر و خێرتر بێت بۆ ئێوە لەوەی لە گۆڕەپانی جەنگە ڕوبەڕووی دوژمن ببنەوە لە گەردنیان بدەن و لە گەردنتان بدەن؟ وتیان یا رسول الله صلى الله عليه وسلم أو عبادة چییە؟
فەرمووی یادی خوددا ذکری خوددا بەڵێ بە ذیکرکردن ئەجر و پاداشتی لە بەخشینی و زی و زێر خێرترە بە ذیکرکردن ئەجر و پاداشتی سەدەقە وەرەگری كل تسبيحة صدقة وكل تحميدة صدقة وكل تكبيرة صدقة وكل تهليلة صدقة پێغەمبەر دەفەرمێت عليه الصلاة والسلام هەر وتنی سبحان اللهیەک ئەجر و پاداشتی سەدەقەیەکت بۆ دەنووسرێت هەر وتنی الحەمد للهیەک ئەجر و پاداش سەدەقەیەکت بۆ دەنووسرێت هەر وتنی الله ئەکبەرێک ئەجر و پاداشتی سەدەقەت بۆ دەنووسرێت هەر وتنی لا إله إلا اللهیەک ئەجر و پاداشتی سەدەقەت بۆ دەنووسرێت بە یادی خوددا بە ذیکرکردن تۆ تاکیت تۆ پێشکەوتووی بەهۆی ذیکری خودداوە تۆ جیا دەکرێتەوە لە خەڵکی پێش دەکەویت ئەمە قسەی پێغەمبەرە عليه الصلاة والسلام خۆی دەفەرمێت سبق المفردون پێشکەوتن مفردەکان وتیان یا رسول الله صلى الله عليه وسلم مفرد کێیە فەرمووی الذاكرون لله كثيرا والذاكرات مفرد ئەو کەسەیە کە یادی خوای گەورە زۆر دەکات لە پیاوان و ژنان ئەها مفرد واتە تاک واتە پێشکەوت ئەو کەسانە بە یادی خوددا خوای گەورە لێت خۆش دەبێت ئەجر و پاداشتێکی بێسنوورت بۆ دەنووسرێت خوای گەورە خۆی دەفەرمێت والذاكرين لله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ئەو کەسانی کە یادی خوددا دەکەن لە پیاوان و ژنان خوای گەورە لێبوردن و ئەجر و پاداشتێکی ئێجگار مەزنی بۆیان داناوە بەهۆی ذیکرکردن بارت سووکە تۆ چێ لە ئێمە باری قورس نییە بەهۆی تاوانەوە چێ لە ئێمە ڕۆژانە تاوان ئەنجام نادا کاکە ئەگەر ئەتەوێت ئەو تاوانانە لە ئەستۆت نەمێنێت لە بان شانت نەمێنێت لە ڕۆژی قیامەت بارت سووک بێت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕێنمووی تەکا بەوەی کەوا ذیکرکەی خۆی دەفەرمێت يضع الذكر عنهم أثقالهم يوم القيامة فيأتون خفافا ئەوانەی کە تاوانیان ئەنجام داوە چارەسەرەکەیان چییە تەنها بە بەردەوامی ذیکرکەن یادی خوددا بکەن ئەمە لە ڕۆژی قیامەت دەبێتە مای ئەوەی باریان سووک بێ تاوانەکان لە ئەستۆیان نامێنێت بە یادی خوددا خوا ناوت دێنێت تۆ تەسەووری ئەوەت کردووە دروستکەری ئەرز و ئاسمانەکان ناوی مرۆڤێکی لاواز وەکو من و تۆ بێنێت بەهۆی چی ناوت دێنێت بەهۆی یادی خوددا بەهۆی ذیکرکردن خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت فەذکوڕونی ئەذکورکم پێت ئەڵێ یادم بکە تا منیش یادت بکەم لە حەدیثی قودسیدا پەروەردگارمان دەفەرمێت ئەنا عند ظن عبدی بی وأنا معه إذا ذكرني فإن ذكرني في نفسه ذكرته في نفسي وإن ذكرني في ملأ ذكرته في ملأ خير منهم من لەگەڵ گومانی بەندەکەی خۆمم ومن لەگەڵی دام کاتێک یادم دەکات الله ئەکبەر واتە کە تۆ یادی خوددا دەکەی خوددا لەگەڵتە خوددا دەتپارێزێت لەگەڵ مەعیەتی خوددای ومن لەگەڵی دام چ کاتێک خوا لەگەڵتە ومن لەگەڵی دام کاتێک یادم دەکات و ئەگەر یادم بکات لە دەرونی خۆیدا منیش بەو شێوەیە یادی دەکەم و ئەگەر یادم بکات لە نێو خەڵکیدا ئەوە من یادی دەکەم لە نێو کۆمەڵێک لەو خەڵکە خێرتر واتە لە لای فریشتەکان سبحان الله بە یادی خوددا خوای گەورە شانازی بە تۆ دەکات لە لای فریشتەکان تۆ سەیری ئەم مەنزیلەتەکە والله براکانم ئێمە کەم تەرخەمین والله براکانم ئێمە زۆر کەم تەرخەمین لەوەی کەوا ئەم ئەجر و پاداشتە بەدەست بێنین ڕۆژێکیان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە لای سەحابەکان تێپەڕبوو سەیری کرد سەحابەکان دانیشتوونە هاوڵەکانی دانیشتوونە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەلایەن وەستا وتی ما ئەجلەسەکم چی وای لە ئێوە کردووە دابنشن صحابەکانیش فەرموویان یا رسول الله صلى الله عليه وسلم جلسنا نذكر الله دانیشتوینە ذکر ئەکەین دانیشتوینە یادی خوددا دەکەین پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی الله ما أجلسكم إلا ذاك سوێنتان دەدەم بەخوا سوێنتان دەدەم بەو خوایە تەنها لەبەر ئەوە دانیشتوونە کە ذیکرکەن صحابەکانیش وتیان یا رسول الله صلى الله عليه وسلم
والله ما أجلسنا إلا ذاك، والله لبر أو دانشتوينا كوا ذكري خدا بكين. پیغمبر خوا عليه الصلاة والسلام فرموي: أما إني لم أستحلفكم تهمة لكم ولكن أتاني جبريل آنفا فقال أن الله يباهي بكم الملائكة. فرموي والله من سوێنتان نادەم لەبەر ئەوەی تۆمەتبارتان بکەم و باوەڕم پێتان نەبێت، نا بەڵام ئێستا کە جبریلم لابوو پێمی فەرموو خوای گەورە شانازی بە ئێوە دەکات لە لای فریشتەکان. بەهۆی چی؟ بەهۆی یادی خوددا. هیچ کردەوەیەک ڕزگارت ناکات لە سزای خوای گەورە بە ئەندازەی یادی خوددا. پێغەمبەر دەفەرمێت عليه الصلاة والسلام: ما عمل آدمي عملا قط أنجى له من عذاب الله من ذكر الله. هیچ کردەوەیەک نەوەی ئادەم ڕزگار ناکات لە سزای خوای گەورە هێندەی یادی خوددا، هێندەی زیکرکردن. دڵەکان زۆر ئازاری تێدا هەیە، دڵەکان خەم و خەفەتی زۆر تێدا هەیە، دڵەکان زۆر ناڕەحەتی تێدا هەیە، دڵەکان زۆر بێزاری تێدا هەیە، دڵەکان زۆر بێتاقەتی تێدا هەیە، دڵەکان زۆر ناڕەحەتی و ناخۆشی تێدا هەیە. هۆکارەکەی ئەوەیە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، کە یادی خوای گەورە ناکەی یاخود کەم یادی خوددا دەکەی. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. أو كسي كوا پش ليادي من بكا ژیانێکی ناخۆشی هەیە، ژیانێکی تاڵی هەیە. لەوانەیە لێم بپرسی بڵێ ئێ باشە فڵان کەس خۆ نوێژیش ناکە، فڵان کەس خۆ ناوی خوش نایەنێت، کێ ناڵێت ئەوە نییە ژیانێکی خۆشیە ئاخر مۆدێل سەیارە و ئاخر مۆدێل خان و بۆ خۆی دەژێت؟ برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، تۆ تەنها لایەکی ژیانی بینیوە. کێ ناڵێ ئەو کەسە لە ناو دەرونیدا دۆزەخ نییە؟ کێ ناڵێ ئەو کەسە کاتێک دەخەوێ بە 4 سەعات لەوانەیە حەبی خەو بخوات ئنجە خەوی لێ بکەوێت؟ بۆ دائیمەن بە ظاهری حکمەکەینە سەر خەڵکی. ئەوە نییە فڵان کەس نوێژش ناکە ژیانی خۆشە، توزانی ژیانی خۆشە، توزانی تۆ کاتێک ئەخەوی فرمێز بە چاوی نایەتە خوارەوە. ألا بذكر الله تطمئن القلوب. خدا دەفەرمێت بە یادی خوددا دڵەکان ئۆقرە دەبێت، دڵەکان ئارام دەبێت، دڵەکان ئاسوودە دەبێت. خۆی دەفەرمێت ألا بذكر الله تطمئن القلوب. ذیکرکردن دوو نەوعمان هەیە. نەوعێکمان هەیە مطلقە، ڕەهایە، واتە تۆ بۆت هەیە بە ڕەهایی شەو و ڕۆژ یادی خوا بکەیت لە هەموو کات و ساتێکدا. و هەندێ ذکرمان هەیە مقەیەدە، واتە بەستراوەتەوە بە کات و ساتێک. بۆ نمونە ذکری دوای بانگدان و هەروەها ذکری دوای نوێژە فەرزەکان، ئەمە بەستراوەتەوە بە کات و ساتێک. یاخود ذکری بەیانیان و ئێواران، ئەمە زۆر گرنگە براکانم. خوای گەورەت خۆی دەفەرمێت: وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت یادی خوددا بکە پێش چی؟ پێش خۆر هەڵاتن و پێش خۆر ئاوابوون. ذکری بەیانیان کاتەکەی کەیە؟ لە دوای نوێژی بەیانی دەستی پێ دەکات ذکری بەیانیان تا وەکو خۆر هەڵاتن، ئەوە کاتەکەیەتی. ئەگەر کەسێکتان لە بیری چوو ئەوە بۆی هەیە دوایی بیڵێتەوە، بەڵام بەمەرجێک پێش ئەوەی نوێژی نیوەڕۆ بێت، واتە بە چارەگێک بە نیو سەعات پێش نوێژی نیوەڕۆ بۆی هەیە یادی خوددا بکە، ذکری بەیانیان بکە ئەگەر لە بیری چووە، بەمەرجی ئەگەر لە بیری چوو. ئەمە ذکری ئێواران لە دوای نوێژی عەسرەوە دەستی پێ دەکات پێش خۆر هەڵاتن، پێش بانگی مەغریب. ئەگەر لە بیرت چوو ئەوە بۆت هەیە شەو بیڵیتەوە بەو مەرجە وەکو دووبارەم کردەوە ئەگەر لە بیرت چوو. بۆیە براکانم ئەو کەسەی کەوا لە ژێر سێبەری عەرشی خوددایە کێیە؟ ئەو کەسەیە کەوا یادی خوددا دەکا بە تەنیا. کاتێک تۆ بە تەنیا دانیشتوویتە یادی خوددا دەکەی، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەفاضت عەیناه، ذكر الله خاليا ففاضت عيناه. كاتك بتنيايا يادي خدا دكات فرميز بتشاوي ديت خواروا او جورا كسانا لروجي قياما لجرسي بري عرشي خدان. امامي احمد كوري حنبل كاتك دا بنشتا ذكري بكر دايا لسر تشوك دا نيش ذكري اكرت كوراكي بي اود عبد الله باوا بوا دانشتويتا فرموي خوي قورة خوي دفرمت أنا جليس من ذكرني أو كسيك يادي من دكاد لحضوري من دايا بويا أمامي بوبري أدب ودابن شم من يادي خدا بكم شێوازەکانی ذکرکردن حاڵەتەکانی ذکرکردن سێ حاڵەتمان هەیە براکانم. حاڵەتێکمان هەیە بە زوبان و بە دڵ،
واتە تۆ کاتێک دەڵێی سوبحان الله بە دڵێکی ئاگاوە دەیڵێی، ئاگاد لێیەتی، خەیاڵت لەلایەتی. ئەمە باشترین شێوازی ذیکرکردنە، باشترین ئەحوالی ذیکرکردنە. دووەمین مەرتەبە، دووەمین پلە ئەوەیە کە بەس بە دڵ بیڵێی، نەک بە زوبان، بەس بە دڵ بەبێ ئەوەی زوبانت بجوڵێتەوە. ئەمەش هەمان کات ئەجر و پاداشی لەسەر وەرەگری. سێیەمینی ئەوەیە کە بەس زوبانت بجوڵێتەوە بەبێ دڵ، واتە بەس زوبانت بڵێ سوبحان الله بەڵام دڵت ئاگای لێ نییە، بەڵام خەیاڵت لەلای نییە. ئەم سێ حاڵەتەمانەیە ئیمامی ابن القەیم دڵی هێنایە پێش زوبان. فەرمووی ئەو کەسەی کەوا بە دڵ تەنها ذیکر دەکات بەبێ ئەوەی زوبانی بجوڵێتەوە، ئەجر و پاداشی لەوە زیاترە کەوا بە زوبان ذیکر دەکات بەبێ دڵ. بەڵام باشترینی ئەوەیە کە تۆ بە زوبان و بە دڵ کاتێک دەڵێی سوبحان الله بە دڵێکی ئاگاوە ئەیڵێی، کاتێک دەڵێی ئەلحەمدولله خەیاڵت لەلای بێت و بە دڵێکی ئاگاوە بیڵێی، بزان چۆن ئیمانت بەرز دەبێ، بزان چۆن هەست بە ئاسوودەیی دەکەی. أقول ما سمعتم واستغفر الله لي ولكم وبارك الله لي ولكم في القرآن العظيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هەنێ ذکرمان هەیە خۆشەویستان، چۆن ڕۆژانە تۆ پێویستیت بە خواردن و خواردنەوەیە، بەخوا ئاوها پێویستیت پێیەتی. چۆن لاشەمان پێویستی بە خواردن و خواردنەوەیە تاوەکو بژین، بەخوا ئەو ڕوحەش پێویستی بە خواردنە و خواردنی ڕوح بریتیە لە یادی خودا و ذکرکردن. من هەندێ ذکرم هەڵبژاردووە لەبەر ئەوەی زۆری نەمان گشتمان لەبەرمان کردووە، بۆیە من ئەم ذیکرانە دێنم وەکو ئاسانکاریەک کە هەمومان لەبەرمانە. ئەمە ڕۆژانە دەستی پێوە بگرە بزان ژیانت چۆن دەگۆڕێت. یەکەمینی براکانم ئەوەیە دوای نوێژی بەیانی 100 جار بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. 100 جار ئێستا پێت ئەڵێم بۆ دەستی پێوە بگرە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت هەر کەسێک 100 جار وتی من قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير في يوم 100 مرة كانت له عدل 10 رقاب وكتبت له 100 حسنة ومحيت عنه 100 سيئة وكانت له حرزا من الشيطان. هر کەسێک ڕۆژی 100 جار بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير، وەکو ئەوە وایە دەکۆی لێی ئازاد کرد بێت و 100 چاکەی بۆ دەنووسرێت و 100 خراپەی لەسەرالا دەچێت و پارێزراو دەبێت لە شەیطان ئەو ڕۆژەدا. بڵێ ئەی ئەو کەسانی کەوا دەناڵێنن بە دەستی ئەوەی جنۆکە دەستیان لێ ئەوە شێنێت یاخود جن لە لاشەیاندا هەیە، ئەها ئەو کەسانی کەوا جن لە لاشەیاندا هەیە ئەگەر ڕۆژی 100 جار بڵێن لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير، جن زەفەریان پێ نابە، جنۆکە زەفەریان پێ نابە، سحر و جادو تەئسیریان لێ ناکە. دەتۆ ڕۆژانە دەستی پێوە بگرە. یەکێک لە بانخوازەکان دەڵێت ڕۆژێکیان پیاوێک و خێزانەکەی هاتنە لام، پیاوەکە وتی خێزانەکەم جن لە لاشەیدا هەیە لەسەری بخوێنە بەشکەم باشەوە بێت. ئەڵێ منیش لەسەر خێزانەکەی خوێندم قورئانم خوێن، ئەڵێ هەر ئەوەندە خوێندم جنۆکەکە هاتە قسەکردن. ئەڵێ پێم وت دەرچۆ، وتی دەرناچم، وتی پێم وت دەرچۆ ئێستاکە قورئانت لەسەر دەخوێنم ئەیڵم بە قورئان خوێندن تۆ دەرچی. ئەڵێ خوێندم لەسەری وتی دەرەچم بەڵام بەمەرجێک لە لاشەی ئەو ئافرەتە دەرەچم دێمە لاشەی تۆ. وتی پێم وت قەینا وەرە لاشەی من. ئەڵێ تۆزێ سەبری کرد، وتی ئەمڕۆ تۆ هیچ کەسێک ناتوانێت بێتە لاشەت، جنۆکە ناتوانێت زەفەرت پێبەرێت، جنۆکە ناتوانێت بێتە لاشەی تۆ. وتی پێم وت بۆ؟ وتی لەبەر ئەوەی تۆ لە دوای نوێژی بەیانی 100 جار وتوتە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. وتم صدق رسول الله صلى الله عليه وسلم. راستي فرمو پیغمبری خوا عليه الصلاة والسلام كاتك فرمو اركسك لروجك دا 100 جار وتي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. پارێزراو دەبێت لە شەیطان، جنۆکە زەفەری پێ نابات. دەدەی براکانم
چەندێک خەڵکێ دەناڵێنن بەدەستی سحر و جادوو، چەندێک خەڵک دەناڵێنن بەدەستی دەستوەشاندنی جنۆکە. بۆ کاکە یادی خوددا ناکەی، کاکە زیکر ناکەی، کاکە ئەچیتە سەر ئاو زیکر ناکەی، کاتێک دەرەچی زیکر ناکەی، ئەخەویت زیکر ناکەی، هەڵەسی زیکر ناکەی، نانەخۆی زیکر ناکەی، تەواو دەبیت زیکر ناکەی. بۆیە ئەو ماڵە پڕی شەیطان و جنۆکە دەبێت. خوای گەورە بمان پارێزێت. هەندێ وشە هەیە سووکن لەسەر زوبان، قورسن لەسەر تەرازووی خوای گەورە و خۆشەویستن لە لای پەروەردگارمان. چییە؟ پێغەمبەر خۆی دەفەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام: كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ناتوانید ئەمە بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ئەم هەفتەیە ئەمڕۆ تۆ گوێت لە وتارەکەم بوو، دە ئەم هەفتەیە بیکە جەدوەلێک لە ژیانتە کە تۆ دەست بەم زیکرانەوە بگریت. سبحان الله وبحمده سبحان الله العظيم. أما قشتي بود دنسريت يان أحب الكلام إلى الله أربع خوشويسترين وشل لا إخواي قورا أم شوار وشلية سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ناطواني بيلي سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. دمت بجولينا وببردوامي خود فيركا كاتك رقادكي كاتك دانشتويتا كاتك لجيقاي إيشكي خوتي لواتي أو الزبانة بو غيبته بو بهتان بو قصي بوج بكاري بينين إذا بابا يادي خواي قورا بكاري بينين. أو سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. پیغمبر إخوة عليه الصلاة والسلام دفرميت فإنهن يأتين يوم القيامة معقبات ومقدمات وهن الباقيات الصالحات. أم توار وشيا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. پیغمبر دفرميت عليه الصلاة والسلام لروجي قيامت دوري خاونكي أقريد أي باريزيد ودفرميد وهن الباقيات الصالحات. أواني أمرو كسورة كهف يا مخيوندوا خواي قورنا فرميد لسورة كهف والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. باشترين أجرو باداشت باقيات الصالحات وباشترين هواية للاي پروردگارتان. باقيات الصالحات شيا أم توار وشيء سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. أيو كساني كدتان نويت خواي قورا لتاوانا كانت أنخوش بيت بدو دقة بسي دقة دس بم ذكره وبقرا خواي قورا لتاوانا تخوش دبيت. آفتك هات لاي پیغمبري خوا عليه الصلاة والسلام بي فرمو يا رسول الله صلى الله عليه وسلم فيري ذكرمك. پیغمبري خوا عليه الصلاة والسلام بي فرمو قولي الله أكبر 10 يقول الله هذا لي وقولي سبحان الله 10 يقول الله هذا لي وقولي اللهم اغفر لي 10 يقول الله قد فعلت. دجار كاكا دجار والله إيما زور كم ترخمي زور دوا كوتوين بو دنياك آمادين بس سعاد راوستين بو چلحانيك ومجادليك آمادين بس 3 ساعات ب 4 ساعات لمجلسك دادنشين بو دنيا مجادلة ومناقشة بكين بو دنياك زور آزاين بلان بو دينكي خوما كبو خوتا كبو خوتا لروجي قيامت خود سودي لي ورقري دبيني كم ترخمين. سبحان الله. پیغمبر بي فرمو عليه الصلاة والسلام دجار بلي الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر دجار كدجارك التواوكر دجارش بلي سبحان الله سبحان الله سبحان الله سبحان الله سبحان الله دجار كالتواوي بلي اللهم اغفر لي دجار بلي اللهم اغفر لي اللهم اغفر لي اللهم اغفر لي واتاقر بعربي كيشي نازاني قينا بكردي كيشي أبيت بلي خوايا ليم خوش با خوايا ليم خوش با خوايا ليم خوش با خواي قورة دفرميت قد فعلت أول ليت خوش بو. سليم دايكي أنسي كري مالك رضا ورحمتي خواي ليبيت فرمو يا رسول الله صلى الله عليه وسلم علمني كلمات أدعو بهن تنوشيكم فيركا بباريمو لخواي قورة أيو كساني دتانوي دعا كانت قبول به ولا بزان بيغمبري خواي عليه الصلاة والسلام تشيب سليم دفرميت بي فرمو أي سليم سبحي الله 10 واحمديه 10 وكبريه 10 ثم سليه حاجتك يقول نعم نعم. أي سليم دجار بلي سبحان الله دجارش بلي الحمد لله دجارش بلي الله أكبر باشان دعابك واتل دواي ذكرك دعابك خواي قورة دفرميت بلي واتا دعاكتم جيراكر دعاكتم قبول كرد.
بەخوا ئەوەی یادی خوددا نەکا مردووە با زندوش بێ با ڕێگا بکە لە ناوماندا. پێغەمبەر دەفەرمێت عليه الصلاة والسلام مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت. نمونەی ئەو کەسەی کە یادی خوددا دەکات لەگەڵ ئەو کەسەیشی کەوا یادی خوددا دەکات وەکو مردوو زیندووان. خوای گەورە دەفەرمێت تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم. بخوا أو ديوار يادي خوا دكات، بخوا دینگەکان یادی خوددا دەکات، هەرچی هەیە لەسەر زەوی و ئاسمان هەموو یادی خوددا دەکات. بەڵام خوددا دەفەرمێت ولكن لا تفقهون تسبيحهم. ئێوە لە شێوازی زیکرەکانیان تێناگەن، نازانی شێوازی زیکرکردنی ئەو دیوارە چۆنە، بەڵام لە حەقیقەتدا یادی خوددا دەکات، زیکری خوددا دەکات. والله شوورەیە دیوارێک کە ڕوح لەبەر نییە یادی خوددا دەکات، بەڵام تۆی مرۆڤ کە خوای گەورە بەش جوانترین شێواز دروستی کردووە یادی نەکەیت و ڕوحی لەبەرتا کردو و یادی نەکەی. بۆیە برایان و خوشکانی بەڕێز، بۆ باسی زیکری خوا دەکەم، بۆ باسی یادی خوددا دەکەم. والله بە یادی خودای گەورە کێشەکانمان چارەسەر دەبێت و ناڕەحەتیەکانمان نامێنێت. بۆیە ئەم هەفتەیە هەمووتان تاقیکەنەوە، با هەموومان یادی خوا بکەین و دڵمان ڕابێنین لەسەر یادی خوا و زوبانمان ڕابێنین لەسەر یادی خوا. بزان ئەم هەفتەیە چۆن هەست بە دڵخۆشی دەکەی، بزان ئەم هەفتەیە چۆن گۆڕانکاری بە ژیان تا دێت. ئەو کاتە بۆ دەردەکەوێت کە ئێمە چەندێک غافڵ بووین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات. اللهم ارحم موتانا واشف مرضانا وعاف مبتلانا. اللهم وحد صفوف المسلمين، اللهم وحد صفوف المسلمين، اللهم ألف بين قلوبهم، اللهم ألف بين قلوبهم، اللهم ألف بين قلوبهم. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا. يا ربي خويا اصلحي حال مانكي لتاوانا كان ما نخوش بي رحم بحال ما مكي. يا ربي خويا رحم بدايك وباوك ما مكي. يا ربي خويا رحم بدايك وباوك ما مكي لتاوانا كان ينخوش بي. يا ربي خويا رحم بمردو كان ما مكي. يا ربي خويا رحم بمردو كان ما مكي شفاي نخوش كان ما مدي. يا ربي خويا وكساني كداواي دعاء كردو. يا ربي خويا شفايك عاجل غير آجل يا ابو بنيري وكساني شي كوا دعاء نكردو. يا ربي خويا شفايك عاجل يا ابو بنيري يا رب العالمين يا شافي يا حي يا قيوم. يا ربي خويا وكسيك واكي شيك ونارحتيك يا ربي خويا او كيش ونارحتي لسرا لا بريد. يا ربي خويا تشون يمتكو كردوتو لمالكاني خود هكو مان كيتوا لفردوس الاعلى لقال محمد المصطفى صلى الله عليه وسلم. امين امين وصلى الله على